ساتی داخستنی یەکێک لە کەمپی ئاوارەکانە لە ناحەی ئەربەتی سەر بە پارێزگای سلێمانی. هانی خەڵکی سەلاحەدینە و 10 ساڵە ئاوارەی هەرێمی کوردستانە، بەڵام ئامادە نییە بگەڕێتەوە ناوچەکەی خۆی و دەڵێت لێرە ئیش و ژیان و ئەمنیەتیان زیاتر پارێزراوە. طبعا فرص العمل قليلة. هەلی کار کەمە، دەتوانین وەکو پێشوو کار بەدەست بهێنینەوە. لێرە لە کوردستان هەموو شتێک دابینە و بەتایبەت لەم پارێزگایە. حکوومەتی عراقیش کەم تەرخەمی نییە، چونکە وەزارەتی کۆچ و کۆچبەرانمان هەیە و بە هەموو شتێک هەستاوە. خزمەتگوزاری دابین کردووە و هاوکاری کردووە. قائمة بكل شيء توفير الخدمات. لە کۆی 220 خێزانی دانیشتووی ئەم کەمپا کە ئاوارەی ناوچەکانی خواروی عێراقن، تەنها 19 خێزان گەڕاونەتەوە ناوچەکانی خۆیان و ئەوانی تریش بەشێکیان گواستراونەتەوە بۆ کەمپی ئاشتی هەرسەر بە عربەت و بەشێکی تریشیان نیشتەجێی شاری سلێمانی بوون. ئەمە بڕیاری دەمجکردنە ئەو ئاوارانەی کە خێزانانەی کە لێرە بوون 222 خێزان بوون، 201 خێزانیان چوونەتە کەمپی ئاشتی، 19 خێزانیان گەڕاونەتەوە بۆ زێدی خۆیان بە ئارەزوومەندانە و پاژوەرگرتنی ئەو پاڵپشتی دارایی کە وەزارەتی کۆچ کۆچبەراندایناوە چەند خێزانی تریشان بە ئارەزوومەندانە چوونەتە ناو شاری سلێمانی. بەپێی قسەی وەزارەتی کۆچ و کۆچبەرانی عێراق، دۆخی ئەمنی عێراق ئاساییە و دەیانەوێت ئاوارەکان چیتر لە هەرێمی کوردستان نەمێنن بگەڕێنەوە ناوچەکانی خۆیان، هەرچەندە و خێزانانە سەرپش کراون لە گەڕانەوەیان، بەڵام حکوومەت دەڵێت پلانیان هەیە لە ساڵی 2024دا سەرجەم خێزانە ئاوارەکان بگەڕێنرێنەوە زێدی خۆیان. فيما يخص العودة برنامج العودة سەبارەت بە گەڕانەوەیان بەرنامەی گەڕانەوەی حکوومەتی مەرکەزی گەڕانەوەیکی خۆویستە. ئێمە ناتوانین بە زۆر خێزانەکان بگەڕێنەوە. ئەو یەت بە شێوەیەکی فەرمی داوا دەکات و دەگەڕێتەوە بۆ پارێزگا ئەسلەکەی خۆی. کێشەی ئاسایش و عەشایری نەماوە و تەواو بووە، بەڵام هەندێک لە خێزانەکان کێشەی ڕوخانی خانووەکانیان هەیە و هەروەها هەلی کاریشان دەست ناکەوێت. جگە لەم کەمپە 3 کەمپیوتر لە سنووری پارێزگای سلێمانی هەیە، کەمپی ئاشتی لە عەربەت و تازەدێ لە کەلار. دانیشتوانیان خەڵکی شارەکانی خواروی عێراقن، هەرچی کەمپی باریکەشە پەنابەرانی ڕۆژئاوای تێدانیشتەجێن و کۆی دانیشتوانی هەر 3 کەمپەکەش 4232 کەسە. سنوورکەریم، دەنگی ئەمریکا، سلێمانی.